خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. جا وەکو شاعیر دەڵێ تاڵی و شیرینیم بەیەکەوە نەدیوە چابێ چانەبێ. ئێمە ئێستا و قاوەیە و شیرینیە مەوزوعەکەشمە هەم تاڵ هەم شیرینە. ئینشاڵڵا باسی بابەتی موچەکەین چیرۆکێکی زۆر دوور و درێژە. زۆر گفتوگۆی لەبارەوە کراوە هەموو جارێ بە جۆرێکی تر ئەو کێشەیە خۆی ئەبدێتە کاتەوە هەر جارە و ئەبێ لەسەر پرسێ قسە بکەین. ئێستا بابەتەکە گەیشتۆتە شوێنێکی دیکە. ئێمە گفتوگۆ لەبارەی پرسی موچەکەین نەهاتنەکەی تاڵیەکەیەتی و هەوڵەکانیش بۆ ڕێکەوتن شیرینەکەیەتی. ئینشاڵڵا ئەم جارە تاڵی و شیرینیەکە نامێنێ و هەموویە بێ بە شیرینی. جا ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی دارای ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین. ئەمە وەک ڕۆژنامەنووسە و شایەتی بۆ بدەم دکتۆرە نەرمین لە شوێنی پێویستی خۆیان قسەی کردووە و لە شوێنی پێویستی خۆیان زانیاری وتووە. ئەوەندەی لەگەڵ وەزیری دارایی و لایەنە پەیوەندیدارەکانە گفتوگۆی کردووە و هەوڵی داوە و محاولاتی خۆی کردووە لە چوارچێوەی یاسایی کەمتر خستوویەتە سەر ڕاگەاندن. زۆر جاری شەڵێ گەرە بەرخاتریەوە نەبێ هەر نامە سەر تەلەڤیزیۆن گرنگەوەیە شتێ بکەین. جامن ئەو شایەتێت بۆ ئەدەم و سوپاسی ئەوەشەکەم کە لە بەرنامەکەمان بەشداری دکتۆرە. زۆر سپاس دەکەم کاکزانە بە جوانەکانە. سپاس دەکەم. هیچی زیادەم نەوتوە خۆی گەر کەمترم نەوت بێ دووبارە سپاس دەکەم. ئەمەوێ لەوە دەست پێ بکەین هەر بەڕاستی ئەو لیژنەیە یان ئەو ئەنجومەنە باڵایە بۆ بە بەرچاوڕوونی بینەرەکانم ئەو ئەنجومەنە باڵایە چیەکە مەسەلەی داهاتی نانەوتی ئاراستە کراوە. بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەڕێزت و سڵاو ڕێزم بۆ هەموو ستافی کورسات و هەروەها بینەرانی کورسات نیوز. بۆ سپاس بۆ پێشەکە جوانەکە و جارێکی تر. کاکزانە بابەتی ڕێکەوتنەکەی ڕۆژی حەڤەی حەوتی ئەمساڵ لە دوای سەردانەکەی سەرۆک بافڵ بۆ بەغدا و دیداری لەگەڵ گەورە بەرپرسان و بڕیادەران و حکوومەتی عێراق ئەو کۆتا ڕێکەوتنی ینی دەرەنجامەکەی کۆتا ڕێکەوتن بوو کە لە ناو کۆبوونەوەکەی خبڵین لە ناو بڕیار و ڕێکەوتنەکەی هاتبوو کە موچەی مانگی 5 نێردرا و هەرێمی کوردستان 120 ملیار دیناری داهاتی نانەوتی دا بە خەزانەی حکوومەتی فیدراڵ و 4 لیژنەش پێکهێنرا بۆ بە دوواداچوونی پرسی داهاتی نەوتی و یاخود هەناردەکردنەوەی نەوتی خاوی هەرێمی کوردستان و داهاتە نانەوتیەکان و هەروەها پشکی هەرێم بە پێی ئینفاقی فعلی و هەروە بابەتی بە بانکیکردنی موچە و لە کاتی خۆیان مۆڵەتی 2 هەفتە درا بەم لیژنانە کەەوە کارەکانیان با بڵین تەواوکن و راپۆرتی خۆیان پێشکەشکەن. دیارە لەو کاتەوە تا ئێستا هەوڵەکان هەر بەردەوامە بە تایبەتی بۆ 2 پرسی گرنگیان یەکێکیان نەوت وەویکەشیان داهاتی نانەوتی بەنسبەت نەوتەوە بەڕێستان نەزانن و بینەرانیش کە هاو زەمان لەگەڵ ئەو ڕێکەوتنەیە و کاتەوە بۆ هێرشی درۆنەکان بۆ سەر کێڵگەنەوتیەکان یاریمی کوردستان وای کرد کەوا توانای کێڵگەنەوتیەکان کەم ببێتەوە لە ئینتاجی ئەو کاتە کە لە 130,000 بەرمیل نەوت ڕێکەوتن کرابوو. بەڵام ئەوە بوو لە کاتی خۆیان ئەم نەتوانرا ئەم بابلێ مەرجە جێبەجێ بکرێ و هەتاوەکو ئاسایی بوونەوەی بارودۆخەکە ئێستا پرسێکی کە هاتۆتە ئاراوە مەسلەی داواکاری کۆمپانیا نەوتیەکانی ناو هەرێمی کوردستان و ئەو گرنگیانەی داوایەکەن لە حکوومەتی عێراقی بوو ئەوەی کە ئەگەر نەوتیان هەناردە کردەوە ڕاستە ئێمە ئەم ساڵ لە ناو قانونی موازنە لە مانگی 2 یاسای بودجەی 3 ساڵەمان هەموار کردەوە بە تایبەتی مادەی 12 فقرەی ثانیەنجیم کە تایبەت بوو بە تێچووی دەرهێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان و کردمانە 16 دلار بە شێوەیەکی وتمان مەبدەئی. کۆمپانیای نەوتیەکان سەرباری ئەم بڕەپارێ داوای گرنتی زیاترەکەن کە میکانیزمی پێدانی پارەکانیان لە کاتی هەناردەکردنەوەی نەوت و لە هەمان کاتیشە ئەو قەرزانەی کەوتۆتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان داواکان حکوومەتی عێراقی ئەو پارەیان بۆ خەرجکە. ئەمە بەنسبەت مووقفی کۆمپانیا نەوتیەکان کە وای کردووە نەوت هەناردە نەکرێتەوە تا ئەم دەقەیەش ئەوانەی لە چوارچێوە پیکۆرن. بەڵێ بەنسبەت داهاتی نانەوتیشەوە هەر بەپێی ڕێکەوتنەکەی ڕۆژی حەڤەی تەمووز باس لەوە کرابوو کە ئەو 120 ملیار دینارە تەنها بۆ مانگی 5 بێ و لیژنەکە بڕیار لەوە با کوامەیە داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستان و لەناو داهاتە نانەوتیەکانە
دەستنیشانیەوە بکرێت کە کوامانەن داهاتی اتحادی و یاخود فیدراڵی و پشکی لە 150 ئەبێ بنێردەوە بۆ خەزینەی حکوومەتی فیدرال. بۆیە کارەکانی ئەم لیژنەیە تەخیر بوو. ئەمە ژوای کرد کە تا ڕادەیە موچەی مانگی 6 دواب بکەوێت ئەوە بۆ هەرێمی کوردستان لە دەرەنجامە دوای 120 ملیاری بۆ مانگی 6 نرد موچەی مانگی 6 هات و ئێستاش کارەکانی ئەم لیژنەیە لەبەرەوەی کە یەکلا نەبووەوە هەرێم و بەغدا ڕێنەکەوتن لەسەر ئەم پرسا کە پەیوەندی هەیە بە مادەی 29 قانونی ئیداری مالیەوە. ئەنجومەنی وەزیرانی عێراق 2 هەفتەیەک بەر لە ئێستا بڕیاریدا کەوە ئەم پرسە باتە دەستی کۆمەڵێک لە ڕاوێژکارانی یاسا لە ئەنجومەنی وەزیران، وەزارەتی دارایی فیدراڵ و هەروەها دیوانی چاودێری دارایی فیدراڵ و نەرەی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو لە خۆیان ئەم بابەتە یەکلا بکەنەوە و راپۆرتێک پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بکەن بۆی دەستنیشانیەوە بکەن کوامانن داهاتە نانەوتیە فیدراڵەکان کابێ هەرێمی کوردستان لە سای پەنجاب گەڕێنێتەوە بۆ حکوومەتی اتحادی. بەڵام بەداخەوە لە دوای چەندین کۆبوونەوە و گفتوگۆ دیسانەوە هەردوو لا نەگەشتنەوە نەتیجە. بۆیە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بڕیاریە کە ئەم پرسە بنێرێتە ئەنجومەنی دەوڵەت ئەوەی کە پێشتر پێوترا ئەنجومەنی شورە بۆی ئەوان راپۆرتی خۆیان لەبارەوە یاخود تەفسیری ئەم بابەتە بکەن و راپۆرتی خۆیان پێشکەشکەن. ئەنجومەنی شورە کە لە هەفتەی ڕابردوو ئەم پرسیان ئاراستە کراوە ئەبێ تاوەکو ڕۆژی سێشەممەوە تا تاوەکو 2 بەیانی راپۆرتی خۆیان ئامادە پێش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پێش کۆبوونەوەی ئەنجومەنی اینجا لە دوێنێەوە ئەم پرسە ئێمە لەسەر خەتین لەگەڵ ینی لەگەڵ لاەنە پەیوەندیدارەکانە لە بەغدا و بەتایبەتی لەگەڵ ئەنجومەنی شورا بۆی کەوا بزانین تا ڕادێک هەڵوێستەکان چۆنە بێ. ئێستا دوجار ئەنجومەنی شورا یاخود ئەنجومەنی دەوڵات بڕیاریاوە کە بۆ کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە ئامادەکردنی راپۆرتەکە 2 کەس لە نوێنەری وەکو نوێنەراتی هەرێمی کوردستان 2 پسپۆری یاسا یەکێ لە وەزارەتی دات و یەکێکی لە وەزارەتی دارایی لەگەڵ ئەنجومەنی دەوڵەتا کۆ بێتەوە تاوەکو پێشکەشکردنی راپۆرتەکە سەرنج و تێبینی و ڕای هەرێمی کوردستانیش وەربگرن پێشەوەی راپۆرتەکان لە بەغاش کردووە. هەر خۆیان لایانی پەیوەندیدار وەکو حکوومەتی عێراقی راپۆرتی خۆی پێشکەش کردووە بە ئەنجومەنی شورا. توێت ئێمە راپۆرتەکەی ئێمە داواکاریەکانی ئێمەیە وەمەژ یاساکەیە ئەوان ئەیانەوێ ڕێی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی فەرمی وەربگرن. ئەگەر ڕۆژی سێشەم توانیان بگەنە نەتیجە پێش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران واتە ڕائەکە قبول کرابوو لەن هەردوو لە حەسم کرا ئەوە داخلی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نەکرێت و کێشەکە واڵێن توانین بڵین چارەسەرە بێ. ئەوە ئەگەریش نەگەیشتە نەتیجە ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی شورا خۆیان بڕیار ئەدەن کۆبوونەوەیەکەکەن و بڕیارە درێ. ئێجا ئێستا تۆپەکان لەو ساحەیە. بەڵێ ئێستا نوێترین زانیاری من کە بەر لە هاتنم بۆ بەرنامەکەی بەڕێزت ئەوەیەکەوە ئەم ئێوارەیە کۆبوونەوەیەکی گرنگ و باڵا کراوە لە نێوان حکوومەتی عێراق بە تایبەتی وەزیرە بەڕێزە کوردەکان و لەگەڵ با بڵێ بڕیابەردەستان لە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەوەی کە زیاتر شاندی هەرێمی کوردستانن گفتوگۆیەکی چڕوپڕ کراوە. شاندی هەرێمی کوردستان کە بڵێن گفتوگۆکەیان کردووەم ئێوارەیە بنەرایەتی یاخود ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانیان پێبووە لەسەر چەند پرسێک لەوانە مەسلەی حکوومەتی هەرێم ئامادەی دەربڕیوە ئەو بڕەنەوتەی کە ئێستا بەرهەمە هێنرێ لە هەرێمی کوردستان نزیکی 8,000 بەرمیل نەوتە کە ئەمەیان لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمەیەواتە ناگەڕێتەوە با بڵێن بۆ ئەپیکور یاخود کۆمپانیا نەوتیەکان زیاترەوەی خوورماڵەیەکە کۆمپانیا. بەڵێ ئەمە 50,000ەکەی خۆی وەکو پێداویستی هەرێمی کوردستانی لێگل بدرێتەوە ئامادەن ئەوەی تری ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکەن بۆی هەناردە بکرێت. لەبەری کە ئەمڕۆ ئەو وادەیە کۆتایی هاتووە کە حکوومەتی هەرێم یاوێتی بە کۆمپانیا نەوتیەکان بۆ دووبارە دەستپێکردنەوە یاخود هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە کە ئەوان ئەو نەوتێکە لە دەسەڵاتی خۆیانەیە لە دەسەڵاتی وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەوان ئامادەن ڕادستی کۆمپانیای سۆمۆی بکەن بەمەرجێ حکوومەتی فیدراڵ دەستکا بە ئیطلاقی تەمویلی موچە لە مانگی حوتەوە و کێشە بۆ مەسەلەی داهاتە نانەوتیەکان نەبێتە بربەست وە لە هەمان کاتیشە بەڕێز ئەمە هەواڵێکی تا ڕادەی خۆشە خواستی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بوو
لە کۆبنەوەی هەفتەی ڕابردووە. بەڵێ وتیان ئەوان هەر لە دوای 50,000 نەوت بەرمیلەکەی کە پێداویستی خۆتانە هەر بڕێکی زیادەی مایەوە بۆمان ئێمە قبوڵیەکەی وەری بێ ڕەنگە بە تانکەر بە لە خزانێک پێداویستی ناوخۆش بێ یعنی چکەمە قانونی موازنە ڕێگەی بەمەیاوە ئەکرێ بۆ پێداویستی ناوخۆ بەکاربهێنە ئەگەر هەر هۆیەک هەبوو ڕێگر بوو لەوەی کەوان نەوتەکە هەناردە بکرێتەوە گرنگەوەی هەرێمی کوردستان ئەمە نوێترین هەڵوێستە کە ڕەزامەندی خۆی دەربڕیوە ئەو بڕەنەوتێکەوە لە بەردەستایە ڕادستی کۆمپانیای سۆمۆی بکە بۆ ئێمە هەڵوێستی حکوومەتی هەرێمە و بەڵێن شاندەکە یاخود وەزیرە کوردەکانی ناو کۆبوونەوەکەی ئەم ئێوارەی حکوومەتی فیدراڵ وتراوە و لە هەمان کاتیشە دەستنیشانکردنی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسای پەرلەمانی عێراق کە بەڕێزیان ئامادەیان هەبێت بەڵێ دکتۆر ڕێبوار بۆەوەی کەوا بەشداری بکات لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی دەوڵەتە بە نوێنەرایەتی با بڵێن هەرێم بەشداری بکات بۆ مەسلەی وتمان لێکدانەوەی ئەو پرسی داهاتە نانەوتیانە کە خەولە ڕۆژی سێشەمە کۆبوونەوەکە بکرێ یاخود ئەگەر ڕۆژی سێشەمە تەواو نەبوو بۆ ڕۆژی چوارشەمەش بەردەوام بێ بۆیە هەنگاوەکان هەمووی چڕکراوەتەوە هەوڵەکان بەردەوامە ڕاستە کەمتر ڕەنگە لە میدیاکانە ئەم وردەکاریانە باز بکرێ بەڵام ئێمەمانوێ موچە خۆران دڵنیابنەوە لەوەی کەوا هەوڵەکانمان هەمووی بەردەوامە لە ئێستاشە بۆەوەی کەوا کۆتایی بەو کێشەیە بهێنرین بۆەوەی کەوا بە شێوەیەک بێ ڕێکەوتنەکان لە نێوان هەرێم و بەغدا قابلی جێبەجێکردن وێ بۆ ئەوەی پرسی موچە ئەم مانگە کە جێبەجێ کرا یعنی یاخود چارەسەر کرا بەردەوامی هەبێ بۆ مانگەکانی تر وە بێتە بناغەیەکیش بۆ ساڵی داهاتوو بۆ ساڵی 2026 بۆیە ڕەنگە هەنگاوەکان من نەزانم ینی زۆر تەخیر بووە زۆری پێچووە گفتوگۆکان زۆر بەردەوامی هەیە بەڵام ئامانجەکەلی ئەوەیەکەوە چارەسەرەکە ڕیشەیی بێ یاخود درێژمەودا بێت چارەسەرێکی کاتی نەبێت. باشە دکتۆرە ئەوەی لەسەر داهاتی نانەوتی هەیە ینی تەبعاً هێشتا ئەنجومەنی وەزیرانی عێراق یان لە بەغداوە هیچ وەڵامێکمان لەسەرەوە جوێرە نەبوو چکە بڕیارەکەی هەرێمیان موافقەکەی هەرێم تا ئێستاە ینی ئەو کاردانەوەمان نەبیستووە بەڵام داهاتە فیدراڵەکان یانزێ وایە؟ کاک زانە مەسەلەی داهاتە فیدراڵەکان چی حکومیەکە قانونی ئیدارەی مالی مادەی 29 ئەم مادەیە لێکدانەوەی هەرێمی کوردستان بە جۆرێکە لێکدانەوەی حکوومەتی فیدراڵیش بە جۆرێکی ترە ئەوە تا بەڕادەیەک ئەم مادەیە با بڵێن مەتاتیە کە تەنانەت ڕاوێژکارە یاسایەکانی کە سەرۆکوەزیرانی عێراق ڕایسپاردبوون لە 2 هەفتە بەر لە ئێستا بۆیان یەکلانە بۆ وەشاندی هەرێم و بەغداژەوە چەندێکە چەند مانگە هەر بۆیان یەکلانە بۆ بۆیە ئاڕاستەی ئەنجومەنی دەوڵەت کراوە خۆ ئەگەر هاتوو ئەمەش بەم بڕگێژ ئیزافەکەم ئەگەر هاتوو بەپێی بابڵێن بڕیارەکە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەگەر ئەنجومەنی دەوڵەتیش نەیتوانی ئەم بابەتە یەکلا کاتەوە ئاڕاستی دادگای فیدراڵیە کرێ ئەو کاتە دادگای فیدراڵی ئەبێ هەر بڕیارێکیە و کۆڵەبات و مولزیمە بێ هەردوو لایەن پێوەی پابند بن فکرەکە ئەلەمیانەیە ینی کوامانن داهاتە فیدراڵیەکان ئەمێ کێشەکەی ئێمە سێ جۆر داهاتی نانەوتیمان هەیە بەڕاستی بە تێگەیشتنی بەغدا کامانن بە تێگەیشتنی هەرێم کامانن بۆی کاراسانی بکەین بۆ بینەرەکانمان کە بزانین ئەنجومەنی شورای دەوڵەت بڕیارەکەی بە چلایەکە ئەبێت. بەڵێ اینجا من لێرانە توانم نامێ بچمە زۆر وردەکاری ئەوانێ بەس بە شێشی گشتی توانی بڵێن سێ گروپ داهات هەیە بیان پۆلێنێکین بۆ سێ جۆرێکیان هەر بە تەواوی فیدراڵیە پێ لە سەتاسەتی بڕواتەوە بۆ هاوشەوەی پارێزگاکان و بەپێی دەستور هەروە بەپێی قانونی دارەی مالی جۆرێکی تریان ناوخۆییە مەحەلیە ڕسوماتێک کە پەیوەندی هەیە بۆ نمونە بەژینگەوە شارەوانیە غەراماتێک ئەمە ئەبێ بۆ پارێزگاکە خۆی بێت تەنانەت نابێ بچێتەوە بەی شێوەیە بچێتەوە مەرکەز یعنی حتا لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش پێویستە بۆ نمونە ئەو داهاتانە بۆ پارێزگای سلێمانی خەرج بکرێتەوە نەک بچێتەوە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمانە لۆکەڵە مەحەلیە جۆرێکیان هەیە ئەوانە میکسە تێکەڵاوە یعنی ئەکر ئەوان لە 150 بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە لە 150 بچێتەوە بۆ خەزانەی فیدراڵی بە تایبەتی دەواازە سنوورەکانمان هەیە کامە وەکو هاوشێوەی پارێزگاکانی تروەلەنە ئەو داهاتی دەواازە سنووریانە لە 150 کە ئەگەرێتەوە بۆ پارێزگاکە بێت لە 120 ئەو 50 خەرجکرێتەوە بۆ ئەو شوێنەی دەواازەکەی تایە بۆی تەتویر بکرێت گەشەی پێ بدرێت باڵێن نۆژەم بکرێتەوە بۆی خزمەتی ئەو ناوچەی بکە کە دەواازەکەی تایە بۆیە ئەم بابەتە ئەمە لە تێگەیشتنی ئێمەیە وەکو هەرێمی کوردستان لەناو ئەم جۆرە داهاتانەیە کوامەیان وطبعا بنیشمان نەچەف داهاتی فەرمانگە فیدراڵیەکان کەوتمان لە خۆی لە 100 بێ بڕاتەوەوانێ یاخود هەندێکی لە 150 ئەم پۆلێنەیە کێشەکەی ئێمە
جا ئەم لێکدانەوەی ئێمە و هەرێمی کوردستان بۆ نمونە ئەڵێن ئەمانە شایانی ئەوەیە کە بۆ نمونە 100 بڕاتەوە ئەوی لە 150 بۆ هەرێمی کوردستان بمێنێتەوە ئەوەشی ئەبێ بۆ خۆمان بێ بەغدا وا ناڵێ بەغدا ئەڵێ من لە 100 هەموو لە 150 هەموو داهاتەکانم ئەوێ ئەمە ئەگەر بینی تێڕوانینی بکەین هەندێک بکوتم ڕسومات هەیە لە ناو چێکا کۆ ئەکرێتەوە ڕەنگە لە پارێزگای سلێمانی هەبێت لە پارێزگایەکی تری هەرێمی کوردستانیشان نەبێت ئیجاب ناکە ئەمە بڕاتەوە بە خەزانەی حکوومەتی فیدراڵی لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوورە چۆنیە ئەمە یەکێکە لە بابلین پشتی پێبەستن ئێمە پشتی پێبەستن ئەڵێن ئێوە مامەڵەتان لەگەڵ پارێزگاکانی کەیا چۆنە بێ لەسەر ئەساسە بێ بۆیە ئەم خلافە بەردەوامە لە نێوان هەرێم و بەغدایە و ئەوەی کە بۆ ئێمە کێشەیە ڕەنگە بۆ محافەزەکانی کە ئەم کێشەیە نەبێ لەوێ موچە ڕەبت نەکراوەتەوە بەم خلافان یعنی ئەگەر خلافێکە بێت لە نێوان حکوومەتی فیدراڵ و پارێزگاکانە نابێتە ڕێگر لەوەیکەوە موچە خۆرانی پارێزگاکە ڕابگیرێ بەڵام بۆ هەرێمی کوردستان بۆتە ئاستەنگێک ئەم بابەتە بۆتە مەرجێک لەسەر ناردنی موچە و بێگومان لەگەڵ پابندیەکانی ترە بۆیە ئێمەمانوێ ئەم کێشەیە چارەسەر بکرێ و من لە سەرەتا شۆ چەند جارێک گوتومە ئەبوایە زووتری ژەم هەنگاوە بنێردرایە کە ئەو مادەیە کە خلافیە بنێردێت لە دادگای فیدراڵی یاخود بۆ نمونەوە ئەنجومەنی دەوڵەت کە هەیە ئەکرا حکوومەتی هەرێم خۆشی داوا بکات پێشتر بۆی ئەم خلافە کۆتایی پێبێنین بە تایبەتی بە شێوەیەکی گشتی ئەگەر سەی داهاتە نانەوتیەکان بکەی لە عێراق بە هەرێمی کوردستانیشۆ بڕێکی زۆر نییە هەموو داهاتی نانەوتی عێراق بە هەرێمی کوردستانیشۆ ناکاتە لە 100 داهاتی خەزێنەی فیدراڵ بەراورد بە داهاتی نەوت کە ڕێژەی لە 190 بۆ 92 داهاتی خەزێنە لە نەوتەوە سەرچاوی گرتووە بەپێی ئەوەی کە تەفسیری یاسایی کە ئیسنادەکە سەر یاسای بوو جا ئۆمۆزوعانیان دەستور خۆی ئێمە توانین بڵێن چەند شتێک لێرانە حکومی و پەیوەندیانە کە ئەساسەکە دەستورە لە ناو دەستورە بەوازەحی تەمان هەرێمی کوردستان بەپێی مادەی 107 دەستور هەرێمێکی دانپێدانایی فیدراڵیە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی خۆیی هەیە و چەند مادەیەکی ترمان هەیە کە حکمی یاخبڵێن سەلاحیەتی مشتەرەکە لە بینی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمە هەندێک مادەی ترمان هەیە سەلاحیەتی بەتەنها هەرێمی کوردستانە و هەندێکیشمان هەیە سەلاحیەتی حەسری حکوومەتی ئیتیحادیە بۆیە لەسەر ئەم ئەساسە سەلاحیەتە هەندێکی نەخێر نەچۆتە ناو دیتێڵەوانێ بەڵام هەندێکیشی وازەحە بۆ نمونە بابەتی ئیدارەدانی دەواازە سنووریەکان یعنی یاخود بابەتی باج ئەمانە ئیتیحادیە بەڕاستی و ئێمە لە قانونی موازنەشمان هەیە کە ئەتوانێ بڵێن ئەمە دیتێڵەکەی تایە وردەکارێکی تایە بەڵام قانونی موازنە ساڵانەیە مەفروزایە ساڵانە بێ و کۆی ئەمە ئەخیر جارکە کراسیە ساڵانەیە ئەمە دەستنیشانی پشک و ئیلتیزاماتی هەرێمەکە بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی و گەربگەڕێنەوە سەر قانونەکانی پێشش بە هەمان شێوە ئیلتیزاماتی هەرێمی تایە و حقوقی هەرێمی کوردستانیشی تایە و لەگەڵ ئەمەشا قانونی ئیدارەی مالیمان هەیە کە ساڵی 2019 لە پەرلەمانی عێراق دەرچووە بەداخەوە مادەی 29 کە ئێستا ئەمڕۆ بۆتە بابەتی خلاف و ئەمانەوێ دادگای فیدراڵی یاخود مەجلیسی شورا ینی تەفسیری بکە ئەو مادەیە زۆر بڵێن بە کۆنکریتیدا نەڕێژراوە تەویل ئەکرێت مەتاتیە وەکو بەڕێزت ئاماژت پێەیە بۆیە چەند تەفسیرێک هەڵەگرێ بۆیە ئەمان پێویستە ورد بکرێتەوە تەنانەت ینی لە ئایندەیە یەکی لە داواکاریەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئێساش ئەمە حەسم نەبوو ئەم مەوزوعە مەفروضە داوای تعدیلی قانونی ئیدارەی مالی بکری و ئەم مادێ بە شێوەیەکی دابڕێژێتەوە کە بەرچاوڕوونیەک بە هەم بۆ هەرێم و هەم بۆ پارێزگاکان بەڵام پارێزگاکان ڕەنگە گەر خلافێکی واشان هەبێت کێشەیە دروست نەکەوەکوتم بۆ نمونە موچەی ئەوان ناوەسێ لەسەرەوەیکەوە ئەگەر خلافێک هەبێت چەندێ بگێڕنەوە دوجار ئەوان هەرچێکیان هەیە ئەینێرنەوە بۆ حکوومەتی اتحادیە خەنەوە خەزێنە و وەزارەتی داراییە لای خۆیەوە پشکی لە 150کیان ئەیاتەوە بۆیە ئەو بۆ ئەوان ڕەنگە زۆر مەطلب نەبێ ینی بە تایبەتی بێجگە لە ئەم بابەتە ینی ئەم لە 150 کە بۆ ئەوانە گەڕێتەوانێ ئەوان پشکیان لە بجێ استثماری و تەژغیلی و هەموو ئەوانە وەکو خۆی وەرەگرن بۆیە ئەوان ئەو ئاستەنگیان نیە یاخودەونە ڕەنگە بە دوای ئەم پرسیان نەچن وەکۆیکەوە هەرێمی کوردستان جگە لەمە ئێمە بڕیاری دادگای فیدراڵیشمان هەیە کە ساڵی پار لە 21 شوباتە بڕیارەکە دەرچووە کە لەسەر ئەساسی قانونی ئەنجومەنی شورای دەوڵەت هیچ پشتی پێبەستێ بۆ بڕیاری دادگای فیدراڵیە جاخۆ من ئەویستم ئەمە ڕوونکەمە بەڕاستی ئێمە لە قانونی موازنەیە بڕگەیەکمان تەسبیت کردو ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی ئەم بڕگەیەمان تەسبیت کرد
کە مادەی سیانزەی قانونی موازنەیە فقرەی هەشت با بڵێن هەشت بائی پێوترەوەی کە ناو خەڵکان ناسراوە بە بڕگەی پارێزگای ناڕازی ئەم بڕگەیەمە ینی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنێکەتی لە ناو لیژنەی مالی ئەم بابەتەمان کە تەسبیت کرد ئەم بڕگەی بۆتە ئەساس بۆ بڕیارەکەی دادگای فدرالی لە بڕیارەکەی ساڵی پاریا لە 21 شوباتا ئیسنادی کۆتە سەر ئەم مادە قانونیە کە موچەی کەوتە ئیلزامێک لەسەر حکوومەتی ئیتحادی بەڵام لە مقابلی ئەم پارەی کە ئەی بۆ هەرێمی کوردستان وەکو موچەیە هەرێمی کوردستان چەند پابەندیەکی هەیە بەڵام پابەندیەکانی بڕیاری دادگای فدرالی تەنها بابەتی بە بانکیکردن یاخود تەوتین ئیزافە بووە بەڵام ئیلتیزامەکەی کە پێوترێ هەناردەکردنەوەی نەوت یاخود ڕادستکردنی بە کۆمپانیای سۆمۆ لەگەڵ داهاتی نانەوتی ئەمە هەر لە قانونی موازنە خۆیان هەیە هەر خۆی لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدایە پێشتر هەیە و هەر خۆشی لەناو بە نیسبەت داهاتە نانەوتی لەناو قانون ئیدارەی مالیە هەیە واتە دادگای فدرالی شتێکی نوێی نەهێناوەتە ئاراوە تەنها بابەتی ئیلتیزامەکە کە یعنی ناردنی موچە لە بەغداوە واجبێکە لەسەر حکوومەتی ئیتحادی ئەمە تازە بوو لە بڕیارەکە بەڵام ئیسنادی کۆتە سەر وتم قانونی موازنە و هەمیژەوەیکەوە هاوشێوەی هەموو موچەخۆرانی عێراق پێویستە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بە فەرمانبەر و خانەنشین و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی و موچەکانیان لە حسابی بانکیەوە وەربگرن واتەوەی کە پێوترێت تەوتین یاخود بە بانکیکردن بۆیە ئەم ئیلتیزامە کە لەسەر حکوومەتی ئیتحادیە لە مقابلیش ئیلتیزام هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەوەی کە سەیری بکەین ئێمە لە ساڵی 2024 ساڵی پارەوە لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فدرالیەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان هەندێک یاخود بەشێک لە موچەخۆران حسابی بانکیان بۆ کراوەتەوە کەمە بەشێکە لە بڕیارەکەی دادگای فدرال و هەرە بێ جێبەجێش بکرێت تەنانەت لە کۆتا ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداش تەکید لەمە کراوەتەوە تەنان مۆڵەتی تا مانگی دەی ئەم ساڵ درابوو بە هەرێمی کوردستان تەسەورەکەم چەند مانگێکی کەش بخایەنێ بۆ کۆتایی ئەم ساڵ تا ئەم پرسە کۆتایی پێبێنرێ بەڵام بابەتی نەوت و ناردەکردنەوەی نەوت ئەمە نەکراوە بەڕاستی بەڵام لە مقابلە هەرێمی کوردستان مانگانە شتێ پارەی وەکوتر 45 ملیار بوو بێ 50 ملیار بوو بێ 70 ملیار بوو بێ 80 ملیار ناردوێتی لە مقابلە ئەبێ وەش بڵێن حکوومەتی ئیتحادی ساڵی پار 11 موچەی ناردووە بۆ هەرێمی کوردستان ئەم ساڵیش 6 موچەی ناردووە و لە ساڵی 2023 9 موچەی ناردووە بۆیە دەتوانین بڵێن ئێستا بابەتی موچە هێندەی وابەستەی داهاتی نانەوتیە هێندە بە نەوتەوە ڕەبدنیە ئێمە نەوتیشمان نەناردووە و موچەش هاتووە توانین بڵێن 26 موچە هاتووە ئێمە نەوتیشمان نەناردووە بۆیە بابەتی داهاتە نانەوتیەکان گرنگە ئەگەر سەیری ئەم دوو بڕەپارێش بکەین مانگانە ئێمە ئەگەر بەرزترین مەبلەغی ژوەرگرین کە 120 ملیارەکە هەرێمی کوردستان لە دوو مانگی ڕابردووە ناردوێتی باڵێ لە بۆ مانگی 56 ناردوێتی یاخود خستە سەر حسابی خەزانەی فیدرال لە مقابلە نزیکی 1 تریلیۆن مانگانە موچە هاتووە واتە توانین بە تقریبی بڵین لە سەتا دەی ئەو پارەی کە لە بەغاوە هاتووە بۆ موچەی مانگێک ئێمە خسومانەتە سەر خەزانەی فیدرال واتە دوو مەبلەغی نابەرامبەرە یعنی تەواو جیاوازە ئەو پرەپارەی کە بەغدا ئەیا وەکو موچە زۆر زیاترێکە لەوەی کەوا ئێمە مشارەکەی پێکەین لە خەزانەی حکوومەتی فیدراڵە بۆیە ئەم پرسە هێندە قورس نییە لە دیوێکەوە کە ببێتە ئاستەنگ لە بەردەم مەزاجی شخصی یان بڕیاری سیاسی ئاڵاوەتەوە مۆزوعەوە وڵای هیچ شتێک لە عێراقا بێ ئەمە نییە بەڵام لە ڕوویەکەوە کە ئەمە ئەڵێن هەموو بەپی دەستور هەموو هاوڵاتیەکی عێراق یەکسانە لە هەر شوێنێکی عێراقا بێ یەکسانەوە هەمان مافی هەیە و لەسەرم ئەساسا نابێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دوا بکەوێ هاوشێوەی موچەخۆرانی عێراق بێ لە کاتی خۆیان بدرێت وەکوتمان باگراوندێکمان هەیە یاخود ئەساسێکمان هەیە قانونی موازنەیە و بڕیاری دادگای فیدرالیشمان هەیە و ئەم کۆتا ڕێکەوتنیشمان هەیە کە لە نێوان هەرێم و بەغدایە کراوە وەکوتمان جەنابی کاک بافڵ هاتوۆتە بەغدا و ئەم ڕێکەوتنی لەگەڵ لایەنەکانی ترا کردووە بەڵام بەدیوێکی ترا بەغداش ئەڵێ ئێمە ناکرێ هەرێمی کوردستان هیچ کام لەم ئیلتیزامانەی سەرخۆی جێبەجێ نەکا و ئێمە بەردەوام بین لە ناردنی موچە بۆ هەرێمی کوردستان چونکە بەدیوێکی ترا باڵێن لە دیوە سیاسیەکەیەوە ڕاستە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بابڵێ خوازیاری ئەوەیەکەوە ئەم کێشە نێوانی هەرێم و بەغدا چارەسەر بکە واتوانم شایەتیەوەی بۆ بەم لە چاو هەموو حکوومەتەکانی پێشخۆیان ئەم زیاتر ئەو نیەتەی هەبووە و هاوکار بووە و دەست پێشخەر بووە و هەوڵیاوە ئەم کێشانە چارەسەر بکرێ بەڵام لە دیوێکی تریشەوە ئەویش تەنها تەمسیلی هەموو عێراق ناکە یاخۆ هەموو هێزە سیاسیەکانی با بڵێن عێراق ناکە بۆیە لە لایەنەکانی ترەوە ڕەخنەی لێ ئەگیرێت توانجی
لەیەگیرێ یاخود ڕەنگە فشاریش کرێ بۆچی تەنها حکوومەتی فیدراڵ ئیلتیزامی خۆی جێبەجێکەوە هەرێم هیچ کام لە ئیلتیزامەکانی خۆی جێبەجێ نەکات بۆیە ئەمە تا ڕادێک ئەم بوعدەشی هەیە بەڵام وەکوتم ئەگەر بەراوردی کەین ئەو بڕەپارەی کە ئێمە ئەخێنە سەر خەزینەی فیدراڵ زۆر کەمترێکە لە چاو ئەوەی کەوا بۆ موچەیە مانگانە هەندێک جاریش ئەوترێ باشە بۆ حکوومەتی فیدراڵ لای خۆی ئەو بڕەپارەیە لێ نابڕێت و باقیەکەی بنێرێ بۆ هەرێمی کوردستان مەسەلا ئەوە نیە دەستوری بێ یاسایی نەبێ بەڵام ئەمە چێتە منە لەمە چێتە قاڵبی وکوە کەسێ سەرپێچی کردبێ یاخود هەرێم سەرپێچی کردبێ و بەغدا و کوسزا بەکاری بێنێ مادەم نەت ناردۆ من قوتێم قەتع ئەمە چێتە و قاڵبەوە مەبەستەکەی حکوومەتی فیدراڵ لێرانە ئەوەیەکەوە هەرێم مشاركة بکە لە داهاتی ئیتیحادیە کە بێ بە مرکزی یعنی ئیلتیزامی سەر خۆی جێبەجێکە ئەنا وەکوتم وەکو مەبلەغەکە بەرامبەر بێنین ئەوە محەممەد عەبدوڕەحمانی پەیامنێریشمانە و زانیارەیان کە لە سەرتا باس کرد پشتڕاستی کردەوە سوپاسێکم بۆی نردم هاوکارانم وتیان محەممەد شتی بۆ نردووی لە وەتسەپەوە سەیرێکی بکە سەیرم کرد هەرو معلوماتانە بوو کە بەڕێز وتت دەستخۆش بێ دەستخۆشی لەکەنی مەش پەیامنێرەکانی کورسات نیوز لە بەغدا زۆر هاوکاری ئێمە سپاسیانەکەین کاک محەممەد و کاک بێستون و هەموو سپاسانەکەین زۆر سپاسانەکەین ئەڵێن ناخیر کۆبوونەوەیەک ئەنجومەنی وەزیرانە ئەم بابەتی نانەوتی و مەسلەی جێڕانەوەی 150 هەموو داهاتەکان بە ڕسوماتەوە کە هەرێمە ئشکالیاتی لەسەریان گرفتی هەیە تەیف سامی پێشنیازی کردووە ئەڵێ زۆر مشکلێتە نانە دیانی لە ئاستی باڵا من ناوی کەسەکان نایەنم هەندێکیان هی ئەوە نیم بیاخیت سەر شاشە بەڵام لە شوێنی تر ئەخرێن بە ناوی جۆرا زۆر لە چوارچێ حکوومەتی هەرێمە ئەوانە باسییان کردەوە تەیف سامیەم و کێشانەی دروست کردو ڕاستەمە بەڕاستی دکتۆرە من ڕەنگە چەندجاری کەشم پرسیارم لێکرا بێ بەڕاستی من شایەتی بۆ شتێکەیەم بەڕێز وەزیری دارایی عێراق لەگەڵ دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵیە ساڵی پار پەیوەندی بە منەوە کرد و داوای لە من کردکەوە پەیوەندی بکەم بە حکوومەتی هەرێمە بۆی پەلە بکەن لە ئامادەکردنی لیستی موچەی مانگی دوو تاوەکو فرای موچەی مانگی دوو بکەوێ کەمە بڕیارەکە ئەو پەرۆشێوەیەکەوە کێشێ چارەسەکە بەڵام چەند جارێکی ماوتووە ئەو بەڕێزە بە هیچ شێک ناوێک سەرپێکی یاسایی بکە ئەوەڵێ مادام ئەوە قانونی موازنەیە ئەو بڕیاری دادگای فیدراڵیە وتەنات ئەو ڕێکەوتنی ئەخیریشکە کە لە نێوان هەرێم و بەغدایە کرا ئەو ئەندامیتیانە بوو بۆی بێلایەن بێ لە هەڵوێستی بابڵین خۆی ئەوەڵێ من قانونەکە چۆن بێ واهی جێبەجێیەکەم بۆیە ڕەنگە هەندێک جار ئەو لەبەرەوەی کە حکومی کە وەزیری داراییە و لە واجهەکە یاخود کە پارە خەرج بکرێت بە ئیمزای ئەو واگەر خەرج نەکرێ ئیمزای ینی ئەو کارەکەی نەکردو بۆیە زۆر جار ئەخرێتە سەر ئەستۆی ئەو بەڵام پێم وانێ بە تەنها ئەم بابەتە پەیوەندی بە ئەوە هەبێ جەنابتان نەزانن ینی بێجگە لە ینی لە کورد پێکهاتی تر ینی لە هەم لە سونە هەم لە شیعە لە ناو هەرێکێک لەم پێکهاتانەیە چەندین هێز و حیزب بابڵێن لایانی جیاواز هەیە بۆیە هەمووی کاریگەری خۆی هەیە بەڵام دوجار وەکوتم ئێمە پشت ئەستورین بە دەستور و پشت ئەستورین بە قانونی موازنە و بڕیاری دادگای فیدراڵی ئەم ئیلتیزامی سەر حکوومەتی عێراق هەر ئەبێ جێبەجێکری هەر ئەبێ ئەو موچەیە بنێردرێ ڕاستە دواکەوتووە و ئێمەش هەر ئەبێ یان ئێمە کاڵێم هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی هەرێمە لەبەرەوەی ئێمە دوجار ئێمە شەریکین لەناو ئەم وڵاتەیە یعنی کەسمان زۆر جارڵان کەسمان میوانی لە وڵاتەیە تاوەکو تەحملی بەرامەکە بکەین بڵین ماوەیەکی کاتێوتێ ئەپەڕێنە خێرەمان شەریکین لە وڵاتەیە و هێزە سیاسیەکانی کە لە هەرێمی کوردستان حکومڕانن هەمان ئەو هێزە سیاسیانن بە زۆری کە لە بەغداش شەریکی حکومڕانین بۆیە ئەمە بڵین بەرپرسیارەتێکی مشتەرەکە بەرامبەر بە هەموو خەڵکی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستانیش لەبەرەوە پێویست دەکات بە زمانی گفتوگۆ چارەسەریم کێشانە بکەین و هەوڵ بین وەکو هەرێمی کوردستان دەست پێش خەربین لە چارەسەرکردنی کێشەکە چونکە دوجار بەغدا موچە بۆ ئێمە ئەنێرێ ئێمە پێویستمان بەوێ ئەو پارەیە لە بەغداوە بێت ومە پشکی هەرێمی کوردستان ڕوونیشت کردو کە نابەرابەرە بەڕاستی ئێمە وەکو ئەمە پشکە ئەمە حقیقەتە یان بەڵێن حەقێکی خۆمانە ئەویش ینی بەو نەفەسە نابێ بینێرێکەمە وەکوایە بابڵێن خێرەی بە هەرێمی کوردستان بکە بەڵکو ئەمە ئیستحقاقێکی خەڵکی کوردستانە و ئێمە هەموو هەوڵەکانیشمان لە ماوەی ڕابردووە لە 3 ساڵ و نیوی ڕابردووە بۆ ئەوە بۆکەوە پرسی موچە تێکەڵی هیچ کێشە و گرفتێکی سیاسی نەکرێت بە دەربکرێت لە کێشە ململانەکان بێگومان کێشە ململانەی سیاسی بەردەوام هەر ئەبێ بەڵام ئێمەمانەیە موچە و قوتی خەڵک و موچە خۆران بە تایبەتی بە دوور بگرین لەم کێشانە و ئەو ئیلتیزامانەتی کە بە باسیشم کرد وەکوتم بە تایبەتی داهاتی نانەوتی پێم وانە بابەتێکی زۆر قوڕس بێ بە دلیلەوەی کەوا ئێمە وەکوتم نەوتمان نەناردووە بەڵام موچەش لە بەغداوە هاتووە داهاتی نەوتی کێشە نابێت زۆر داهاتی نەوتی ئەتوانم بڵم زیاتر وابەستەی پشکی هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر هەرێمی
کوردستان نەوت ڕادستی بەغدا بکە یاخود بڵین سۆمۆ بکە ئەو لە ڕێگەی سۆمۆ ئەو نەوتە هەناردە بکرێ یاخود وەزارەتی نەوتی عێراق بەکاری بێنێ بۆ بەداویستی ناوخۆ ئەو کاتە ئێمە ئەبێت تەواوی شایستەکانی خۆمان وەربگرین لە بودجەیە ئێمە بێجگە لە موچە شایستەی خۆمانمان هەیە لە بودجەیە کە پەیوەندی هەیە بە بودجەی استثماری و بودجەی تەشغیلی و بە پترۆدۆلارەوە بە تەنمی ئەقالی مەوانێ هەموو ئەمانە پێویستە استحقاقی خۆمان وەربگرین بەڵام ئەتوانین بڵێن زیاتر ئەویان ڕەبتی هەیە بە پرسی نەوتەوە بەڵام موچە زیاتەوەی کەوا ئێستا و کێشەی دروست کردو هەرچەنە مەخوازیاریەوە بووین کە ئەمەش نەبێتە بەربەست بە تایبەتی بڕیاری دادگای فدراڵی وابەستەی هیچ شتێکی نەکردووە بەڵام دوجار وەکوتم بۆعدە سیاسیەکەش کاریگەری خۆی ئەوانیش ئەیانەوێ لە بەردەم شەقام و جەماوەر و دەنگەری خۆیانە ئەمە بسەلمێنن کەوا هەرێمی کوردستانی پابەندیەکی کردووە بەرامبەر دکتۆرە ئێستا لە مانجی نۆیان موچەی خانەنشینانی عێراق دابش کراوایە وەزارەتەکان دەستی پێ نەکردووە باشە ئی هەرێم موچەی مانجی 6 هاتووە 6 دراوە زۆر پرسیارەکرێ ئەوترێ ئەم ساڵ 2 موچە 3 موچە ئەفەوتێ لە چه حاڵەتێکە ئەوە بۆ بینەرەکان من ڕوونکەوە ئەو موچەی ئەفەوتێ و لە چه حاڵەتێکە نافەوتێ خۆی ئێستا ئەمەی دوا هەڵوێستی ئەم ئێوارەی حکوومەتی هەرێم بۆ ئەوەیەکەوە هیچ کام لەو موچانە نەفەوتێ و ئێمە شەوڵەکانمان شڕ کردوتەوە و کوێنەرانی خەڵکی کوردستان بۆیکەوە فشارمان لەسەر هەردوو حکوومەت بێ بە تایبەتی حکوومەتی فیدراڵ بۆیکەوە هیچ کام لەو موچانە نەفەوتێ بە تایبەتی ئەم بابەتە وکوتم شتێکی ئەوەندە قورس نییە کە چارەسەر نەکرێ و مەلسمەن مەلەفی نەوتەوە وازەحە یعنی کە کۆمپانیا نەوتیەکانن ئاستەنگیان لە ئێستا ڕەنگە دروستکردێ بە شێک لە شێوەکان یا خودداواکاریان هەبێ بەڵام وەکو هەرێمی کوردستان ئامادەی خۆیانیان دەربڕیوە و ئەوەی تریشان وکوتم چاوەڕانیەوەکەین کەوا ڕۆژی سێشەممە پرسی داتە ناوچەکان ئومێ دەکەین لەلایەن ئەنجومەی دەوڵەتەوە چارەسەر ببێ وەگەرش چارەسەر نەکرا دادگای فیدراڵی ڕۆڵی خۆی ببینێ لە لێکدانەوەی ئەم پرسەیە و تەسەوڕەکەم مەبلەغێکی زۆر فەرق نەبێت لە نێوان هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان لە مانگێکا 2 موچە بنێرێ پێم وابێ ئەگەر ئەمە حلکرا لە ڕووی قانونیەوە ئەمکانێتی ئەوە هەیە کەوا هیچی نەفەوتێ و موچەکان لە کات ما بڵێن هەرچەنە دواکەوتەوە بەڵام موچەکان بە کاملی بدرێ بەڵام ئەمە ئەمێنێتەوە سەرەوەیکەوە ڕۆژی سێشەممە مووقفی بڵێن راپۆرتەکەی ئەنجومەنی دەوڵەت ببینین و یاخود ئەگەر خوا نەخواست ئەمە نەکرا بچێتە دادگای فیدراڵی زۆری پێ ناچێت مویمەوەی ئەکرێ پێش بخرێ چونکە بەدڵنیای و دادگای فیدراڵی زۆرن ئەو داواکاری و سکاڵانەی کە تۆمارەکرا بەڵام هەندێک بابەت هەیە کرێ پێش بخرێ بەدایبەتی بابەتی موچە بۆیە ئومێد دەکەین ئینشەڵا نەگاتە ئەوە و زووتر لایەنەکان ڕێکەوتم کە بەتایبەتی ئەم هەڵوێستی ئەم ئێوارەی حکوومەتی باشە کاریگەری خۆی ئەبێ وەکوتم ئێمەش بەردەوامە بین لە بەدواداچوون و هەوڵەکانی خۆمانە و ئومێد دەکەین لە ئایندێکی زۆر نزیکە چارەسەر بکرێ و ئەمە بێتە بناغەیەک بەڕاستی بۆ ساڵی 2026 چونکە بە هەموو ئاماژەکان وا دەرەکەوێت کە ساڵی 2026 بودجە نەبێ یاخود یاسای بودجە نەبێ چونکە تەوقیتی انتخابات کە لە مانگی 11 بەڕێواچێ دوایش تا پەسەندکردنی ئەنجامەکان و پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق ڕەنگە چەند مانگێک بخایانێ و کاتە حکوومەتە نوێیەکە فریای ئەوە نەکەوێ بڵێن پرۆژە یاسای بودجە بنێرێ بەڵێ دکتۆرە ینی کەواتە ئەگەر بێت و ئینشاڵڵا پشت بەخوای گەورە ئەو ئەنجومەنیش ئەو بڕیاری موافقەی ئەمڕۆ حکوومەتی هەرێم و تۆزێ دەست شلکردن هەبێ و ئەنجومەنی وەزیران لە کۆبنەوەی سێشەمەیە پشتیوان بەخوای گەورە و هەوڵی هەموو لایەک ئەوە بڕیارە بدە هیچ موچەیەک نافەوتێ ئینشاڵڵا ئێمە ئومێدی ئەوەکەین وەکوتم پێداگریشین لەسەر ئەوە کە هەر خۆشی بڕارەکەی دادگای فیدراڵی وەکوتم لە ئەساسا هاتووە کە بەداتی بەرگەی شەشەمی خودخاڵی شەشەمی کە نابێ نردنی موچە وابەستەی هیچ شتێ بکرێ بەڵام لایەن هەرێمی کوردستانی شۆ من جنجارێکە مەم وتووە تەنانەت دەموچەی مانگی شەشیشا ینی دووپاتیەوەم کردەوەتم هەرێمی کوردستان دەکرێ وەکو نیازپاکی خۆی ئەو پرەپارەی کە داهاتی نانەوتێبی خاتە سەر حسابی حکوومەتی ئیتیحادی و زیاتر هەوڵەکانی چڕکاتەوە خێراتری کا لە مەسلەی بەبانکیکردنی موچە چونکە نزیکەی 1,250,000 موچە خۆرمان هەیە لە هەرێمی کوردستانە بەپێی زانیاریەکانم ڕەنگە نزیکەی 450,000 موچە خۆر تا ئێستا ئەکاونتی بانکیان بۆ کراوەتەوە کرێ ئەمەش پەلی تیا بکرێت چونکە ئەمە مەرجێکە لەسەر بابنە ئیلتیزامێکە لەسەر هەرێمی کوردستان کابێ ئەم پرۆسەیە تەواو بکرێت بۆ ئێمانە هەندێشتی ئیداریاتن ئەکرێ پەلەی لێ بکرێ هەرمی کوردستان و مەسلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرمی کوردستانیش لەگەڵ بابلێن حکوومەتی ئیتیحادی و کۆمپانیا نەوتیەکانە ئەکرێ ڕێکەوتنێکی سێلایەنە ئەنجام بدرێ بۆ ئەوەیەوە نەوتی هەرمی کوردستانیش دەست بکرێتەوە بە هەناردەکردنی ئەو کاتە هەرمی کوردستان ئەگەر ئەم سێ ئیلتیزامی سەر خۆی جێبەجێ کرد ئەو کاتە نەک تەنها موچە ئێمە تەواوی شایستەکانی هەرێمی کوردستان نەتوانین لە بەغدا داوا بکەین و لە هەمان کاتە بۆ ساڵی داهاتوو لە بەرەوەی کە
ئێمە سەرژمێری کرا ساڵی پار و بەپێ ئەو سەرژمێریە پشت بڵێن ڕێژەی کورد لە ناو عێراق لە 14.1 پێگەهێنێ بۆی بێ حەسە هەرێمی کوردستانیش زیاد بکرێ جا ساڵی داهاتوو یاخود لە قانونێکی موازنەی داهاتوو بێ لە بری 12.6 بیکەین بە 14 پوینت. ئەگەر با من ئەوە گەرە هەر بڵێم دنیا عێراق وڵاتی شتە لە ینی ڕووداوە لە ناکاوەکانەوە نیوە کۆڵم وڵاتی مفازعاتە ئەگەر لە یانزەیە انتخاباتە بکرێ لانی کەمەوە مانگێک پێچێت تا تحقیقی نەتیجەکە ئەکرێ ئەوە بڕۆ بۆ مانجی 12 دوای کەویە پشەوە حکوومەتیش ماشەڵە لێرە لەبەرەوەی کۆمەڵک پێکاتەکان تا ڕێکەون ئەنی ئەگەر کەمترین احتیمالی بۆ ئەگەری بۆ دابنین مانجی 4 و 5 گەر حکوومەت پێک دێت کەواتە ئەو ڕێکەوتنە لەسەر موچە زۆر گرینگە هەم بەدەستی ئێوە ئەبێ هەم بەدەستی ئینشاڵڵا بەردەوامە لە کارەکەتان ئینشاڵڵا یعنی ئەو وەختە بڵین فەرمووی مە ڕێکەوتنێکمان هەیە حەقیەوەمانی حکوومەت پێک ناتەوە حکوومەتەکەش ئەتوانێت بەکار بەڕێکرد التزاماتەکانی قسەکەی بەڕێزت کاکزانە لەبەرەوەی کە ئیتفاقەکەی ڕۆژی حەڤەی تەموزی ئەمساڵ لەسەر یەکێ لە مەرجەکانی یاخودێکی لە خاڵەکانی ئەوەیەکەوە ئەم ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا ئەم لێ تێگەیشتنە بەردەوامە بێ هەتاوەکو پەسەندکردنی یاسایەکی نوێی بودجە جا ئەم یاسای بودجێ لە 2026 بکرێ لە 2027 بکرێ ئەما بێتە ئەساسێک بۆ بەردەوامیدان بە موچە هەتا پەسەندکردنی قانونێکی نوێ بۆ موازنە بۆی ئەمە خۆی بۆ خۆی زمانەیەکە بۆی کەوا موچە بەردەوامە بێ تاخیری شەبێ بەڵام بەخوا بە ئەو فلتەرانە ببڕێ ئەنجومەنی شورای دەوڵەتە بەڕای من ئەمە زۆر گرینگە بەڕاستی ئەم ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ بکرێ لەبەرەوەی کە وەکوتم ئەبێتە بناغێ بۆ مانگەکانی داهاتوو و یعنی بێت احتیمالێک لە بەرچاو بگرین وەکوتمانەکە ساڵی داهاتوو بودجە نەبێ و ساڵی 2027 ینی خۆمازانین لە دوای انتخاباتەکانی ساڵی 2021 دوای یەک ساڵ حکوومەتی ئێستای بەڕێ سوودانی تشکیل کرا فهمکەم وەکەوتینەوە ساڵی 2023 لە مانگی شەشە یعنی لە دوای 6 مانگ لە پێکەنانی حکوومەت دەتوانین بڵێ لە دوای ساڵێک و تقریبان 7 مانگ اینجا یەک قانونی موازنەی 3 ساڵە پەسەند کرا بۆیە ئەم ئیتفاقیە گرنگە بۆ ئەوەی کەوا ئێمە زمانی ئەوە بکەین ئەگەر قانونی موازنەی داهاتووی عێراقیش تەخیر ببێ موچە نەکەوێتە بەر ئەو بەو ڕێکەوتانەی کاکرێت دکتۆرە باسی ڕێکەوتنیەکەمی هەفتەی حوت دەکرێت کە کاک بافڵ چوو بۆ بەغا و هەموو لایەنەکانی ڕازی کرد و موافقەی حکوومەت هەرێمی کوردستانی بەدەستێنە زۆر جار ڕخنی لێەوە ژیرەیەکە قساکەن ئەڵێ وەڵاوانە لەبەرەوەی یەکێتین حزبین دەستکەوتەکە بۆ کاک بافڵە ژێڕنەوە ئێوە لەبەرەوەی حزبین یان بەڕاستی بنەمایەکی گەورەی دروست کرد خۆی کاکزانە ئەمە جناب تەزانی بەر لە ینی ڕۆشتنی جنابی کاک بافڵ بۆ بەغدا و دیداری و کۆبوون و ڕێکەوتنی لەگەڵ لایەنەکانە پێشتر لە هەرێمی کوردستانە لەگەڵ لایەنە سیاسەکانە کۆبوونەوەی کردووە بە تایبەتی لەگەڵ هەردوو هێزی سەرەکی وەکو یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە کراوە و بە نوێنەرایەتی هێزە سیاسەکانی کوردستان بە تایبەتی هەردوو پارتی سەرەکی حکومەت بەڵێ چۆتە ئەوێ بۆیە تەمسیلی هەرێمی کوردستانی کردووە تەمسیل دەتوانین بڵێن حکوومەت هەرێمی کوردستانیشی کردووە دەستکراوە بووە بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنەکانی تراتەنانەت ئێمە لە دوای دەرچوونی ئەو بڕیارە یاخود ئەو لێک تێگەیشتنە بە چەند ڕۆژێک بەڕێز سەرۆک وەزیرانی فیدراڵمان بینی لە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش لای خۆی جارێکی کات دەستخۆشی کردەوە وەسپاسی سەرۆک بافڵی کرد بۆ ئەو هەوڵانەی کەوایاوێتی بۆ ئەوەی کەوا ئەو لێ تێگەیشتنە لە نێوان هەرێم و بەغدایە دروست بێ ئێستاشەوەی ئەڕوا لەسەر و بناغەیە بەڵێ هەر ئەم جێبەجێکردنی بەرگەکانی ئەو ڕێکەوتنەیە بۆیە بێگومان جنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێشانازی هەمومانە بەڵام لەمان کاتیشە ئەوە حقیقەتە کا بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان هاتۆتە ئەو بڵێن چۆتە ئەو گفتوگۆیانە و ئەو ڕێکەوتنانەوە بۆیە دەستکەوتەکە بۆ هەموو خەڵکی کوردستان خەڵکی کوردستانە دکتۆرە عراق لە لێواری ئەوەیە یان تووشی هەزەیەکی دارایی بێت یان مەسەلەن بوومەلەرزەیەکی دارایی بێت و زانم لە بانک لە خەزێنەی ئەمریکاوە لە چیەوە لە دۆلارەوە ئەوانە من بۆ خۆم بە سیفەتی خۆم حەزم لێوە نییە خەبەری ناخۆش بڵاوکەمەوە بەڵام لە ڕاستیە هەندێک ئاماژە هەیە کە ئەتوانین بڵێن نەرێنین دڵخۆشکەر نین لە ئێستاە بۆ بارودۆخی ئابووری یاخود بە تایبەتی دە بارودۆخی دارایی حکوومەتی عێراق
هەرچەنە من هەمیشە گەشتبینم بەڵام چەند ئاماژەیەکمان هەیە لەوانە بابەتی نرخی نەوتی خاو بەڕاستی کە ئێمە لە ناو یاسای بودجێ سێ ساڵەیە بە $70 مەزەندەمان کردبوو یاخود جێگیرمان کردبوو مازانی لە ئێستاە نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهانە لە بینی $67 $65 لەو سعرانەیە و نەوتی خاوی عێراقی میشە بە $5 کەمتر لەو نرخە جیهانیە ئەفرۆشرێ بووە ئەمە خۆی ئاستەنگێکی دارایی دروست کردووە واتە حکوومەتی عێراق تۆزێ پێشستا باسم کرد زیاتر لە 90 داهاتەکەی کە پشتی پێبەسێ لە خەرجەکان لە نەوتەوە هاتووە بۆیە ئەم نەوتەش ئێستا ئەو پارێ ناکە کە ئێمە خەمڵاندنی بودجەی ساڵی 2024-23 لەسەر کراوە ئەمە وای کردو ئەو بڕە داهاتەی کە بە دۆلار دەستیەکەوێت لە فرۆشتنی نەوتەوە کەمترێکە لە خەمڵاندەکانی ناو یاسای بودجە ئەمە مەترسیەکە ئەمە خاڵی یەکەم دوو ئەو نۆتەی کە ئەفرۆشرێت داهاتەکەیچێتەوە فیدراڵی ئەمریکی لە حسابێکی تایبەت بۆ عێراقا و لەبەرەوە عێراق بە پێی پێداویستەکانی خۆی داوای ئەم دۆلارا کاتەوە بانکی ناوەندی ئەکاتەوە بە دینار ئەیاتە وەزارەتی دارایی ئەم پرۆسەیە وەکو ساڵانی ڕابردوو نییە بێ حساب و بێ کتابێ فیدراڵی ئەمریکی توانین بڵین لە 3 ساڵی ڕابردووە مەرجی داناوە بۆ ئەم پرۆسەی وەرگرتنەوەی دۆلارە کە عێراق یاخو بانکی ناوەندی لە ئاڵوگۆڕکردنەکەی بە دینار جارێکای فرۆشێتەوە بە بازرگانەکان و هاوردەکاران و کەسانی کە پێویستیان بە دۆلارە مامەڵەکردنە لەگەڵ جیهانی دەرەوەیە کۆمەڵێک شەرتی زۆری داناوە چاودێریکی وردەکرێت لایەن فیدراڵی ئەمریکیەوە لایەن چەند کۆمپانیایکی پسپۆرۆ بۆ ئەوەی کە فیدراڵی ئەمریکی دڵنیا بێتەوە کە ئەم دۆلارەی عێراق دەسی کەوتووە ناچێتە گیرفانی گروپی و تاقمی چەگاری و یاخود گروپی با بڵێن نایاسایی یاخود بەکارهێنرێ بۆ بەرژەوەندی وڵاتان بە تایبەتی وڵاتانی دەرو دراوسێ بە تایبەت بەکارهێنێتەوە بۆ بەرژەوەندی خەڵکی عێراق بۆیە ئەمە وای کردووە پرۆسەی فرۆشتنەوە یاخود وەرگرتنەوەی دۆلارەکان خاو ببێتەوە ئەمەش خۆی بۆ خۆی هەندێک مانگ ئاستەنگ دروستەکە وەکو سیولە وەکو کاشی دینار و ئەمەژواکە وەکو تێبینیمان کە لەم دووسێ مانگەی ڕابردووە پرۆسەی دابشکردنی موشەی تۆزێ خاو کردوێتەوانێ چونکە ئاستەنگێکی سیولەی دیناری دروست کردووە ئەمە توانین بڵێن ئاماژەی باش نین خۆ ئەگەر هات و خوانە خواستە نرخی نەوتی خاو زیاتر لەمە هاتە خوارەوانێ ئەوە پێکومان ئاستەنگ ڕەنگە نەکتەنها بۆ خەرجەکانی بواری وەبەرهێنان کە لە ئێستاە هیچ پرۆژێکی نوێ نییە تەنها خەرجی پرۆژە کۆنەکانە ڕەنگە ئاستەنگ دروستکە بۆ موچەش چونکە بیرمان نەچێ نزیکەی 90 تریلیۆن نزیکەی 6 ملیار دۆلار لە بودجێ عێراقا ئەڕوا ساڵانە بۆ موچە فقط بۆ موچە کە ئەمە مەبلەغێکی زۆر گەورەیە هەرچەندەمە ئەولەویەتی هەیە لە خەرجەکانی حکوومەت ئەتوانێت استفادە لێ بکە ئەنجا مەسەلەی یەدەگەکە لێرانەیە ڕاستە حکوومەت بڵێن بانکی مرکزی عێراقی یەدەگێکی نەخدینە و با بڵێن هەم بە کاشی دۆلار و دراوە قورسەکان وەروەها ئەزێری هەیە بەڵام ئەمە دەستکراوە نییە حکوومەتی عێراق هەر کاتویستی ئەم پارەیە ڕابکێشێ ئێمە لە قانونی موازنەیە لە چەند مادەیەکە ئەو دەسەڵاتەمانیاوە بە حکوومەت وەکو وەزارەتی دارایی کە قەرز بکات لە بانکی ناوەندی و لەگەڵ بانکە بازرگانیەکانە لە ماوەی ڕابردووە بە تایبەتی ساڵی پار و ئەم ساڵ وەزارەتی دارایی ئەمەی کردووە لە ڕێگەی فرۆشتنی قەباڵ و سەنەداتەوانێ توانیوەتی شتێک لەم پارانە وەربگرێ هەم لە بانکە بازرگانیەکانی حکوومەت وەکو ڕافیدەین و ڕەشید و TBI هەمیش لە بانکی ناوەندی شتێ پارەی بە قەرز وەرگرتووە بەڵام ئەمە کراوە نییە یعنی هەر کات حکوومەت ویستی پارە ڕاکێشێت و کاتە خەزانەی دەوڵەتیش بەتاڵ کاتەوە چونکە دوجار یەدەگی دراوی قرس بۆ ئەوە نییە حکوومەت خەرجی بکات و بیکات بە موچە و دابەشی کات و خۆی پێجوانکە لە ناو هاوڵاتی و دەنگدەر و موچە خۆرانە بەڵکو ئەمە سامانی گەلی عێراقا ئەمە ئەبێ بەکاربهێنێ بۆ ڕۆژی تنگانە ئەمە چەند مؤشرێک هەیە کە پێوانی ئەوواکرێڵێ گریمان ئەگەر ئەو وڵاتە هیچ داهاتێکی نەما ئەم پارەیە ئەم دۆلارەی کە لە وەکو احتیاطی هەڵگیراوە بەرگەی چەند مانگی هاوردەکردنەکەی بە تایبەتی وڵاتێکی وەکو عێراق بەشی زۆری پێداویستەکانی لە جیهانی دەرەوە هاورداکرێ حەدی ئەدنا ستاندارد ئەوەیە لانی کەم بەشی 6 مانگ بکە گەر عێراق مەسەڵەن گەمارویکی بخرێتە سەر نەتوانێت هیچ نەوتێ بفرۆشە یان دۆخێک بێتە پێشۆن نەتوانرێت نەوت هەناردە بکرێ هیچ داهاتێکی دۆلاری نەمێنێ ئەکرێ ئەو یەدەگەی بانکی ناوەندی بەشی چەند مانگی هاوردە بکرێ مازانی ساڵانە عێراق نزیکەی 7 ملیار دۆلار کاڵا هاورداکە ئەمە بڕەپارەیەکی زۆرە بەڕاستی گەر حسابێکی ڕۆژانە نزیکەی 300,000 ینی بابڵین بە کاڵا کە تەڵەبات پێشکەشەکرێ داواکرێت بۆی کەوا بە 300 میلیۆن داواکرێ بۆی کەوا هاوردە بێتە ناو عێراقەوە ئەمانە ڕاستە بەشێکی ڕەنگە ڕاست نەبێ بەڵام بەشی زۆری ئەو پێزداویستی کاڵا و کەلوپەلەیەکە لە بازارەکانە ئێمەمانان ئەیکڕین هاوڵاتیان ئەیکڕن ئەگەر لە دۆخێکا وکوتم هاتە ئارا و عێراق نەیتوانی
بابی صادیراتی بەردەوام بێ خۆ ئیسیرادات هەرە بێ بەردەوام بێت چکە بەرهەمی خۆماڵی لاوازە یاخۆ بەشی پێداویستی ناکە ئەو احتیاطێ بەشی چەند مانگی سیرادەتەکە بێ حەدی ئەدنا بەشی 6 مانگ بکە ئێمە گەر سەیری ئەو پارەیە بکەین کە لێستا لە لای بانکی ناوەندی و کوتم ساڵانە 7 ملیار دلارمان پێویستە کەواتە هەموو ئەوەی کە لەوێ نزیکەی 110 ملیار یان نزیکەی توانین بڵێن ساڵێک بەشی ڕەنگە عێراق کەمترش لە ساڵێک بەشی ئەوە بکە ئەگەر هات و هەناردەنا بۆیە ئەمە پارەیەک نییە بە ئاسانی بانکی ناوەندی بیاتە دەست وەزارەتی دارایی خەرجی کاجگە لەوەیکەوە بانکی ناوەند بەرپرسی سیاسەتی نەقدینێ بەرپرسە لە پاراستنی قیمەتی دیناری عێراقی لەو هەڵکشان و داکشانێک کە ڕوو ئەیە لە بەرامبەر بە دۆلاری ئەمریکیە لە بەرامبەر دۆلار دراوەکانی ترا بۆیە ئەمە بەکارهێنرێ بۆ ئەوەیکەوە بەهای دینار لە بازارە ڕابگرێت دژی هەڵاوسان با بڵێن بەکاری بێنێ بۆیە کۆمەڵێک ئیجراتە کەچێتە خانەی سیاسەتی نەقدینەوە خازع نییە بۆ سیاسەتی دارایی نیوە بڵێ وڵا هەر لێم بڕاوەچمە هێنا ئەمە ئەگەر وا بێەوە گەڕێتەوە سەردەمی ڕژەمی پێشوو لە ناوەتەکانە کە هەتا بڵێن هەر کات پارەی پێویست بە حکوومەت و ڕژەوی پێشوو نەخر پارەی تەبع کرد بانکی ناوەندی پارەی چاپ بۆ چاپە کردەوەیش بەکارێنە لە خەرجەکانە ئەمە ڕێگە پێدراو نییە بە پێی قانونی بانکی ناوەندی کە لە دوای ڕوخانی ڕژێم و دەستپێکردنی ئەم سیستەمە نوێ لە ساڵی 2004ەوە یاسای بانکی ناوەندی دەرچووە کە تەواو سەلاحیەت و دەسەڵاتەکانی بانکی ناوەند مستەقیلە ناتوانێت حکوومەت تەداخلی تیا بکات چەند جارێکیش لە ماوەی 2 ساڵ ڕابردووە وەزیری دارایی کە میوانداریمان کردو بۆ لیژنەی دارایی گلەیی کردووە لە بانکی ناوەند کە پارەی نایەتێ یاخۆ بە قسەی ناکە و بانکی ناوەندیش لە بەرامبەر وتێتی ئێمە سیاسەتی نەقدینەی خۆمانمان هەیە ناکرێ هەر کات ئەو پارەی لێ بڕا داوای پارەی کرد ئێمە بیاین بەوان چووکە هەر کات بانکی ناوەندی ئەمەی کرد بێگومان هێندەی تر پارەچێتە بازارەوە ئاستی گشتی نرخەکان و هەڵاوسان زیاکە دیسانەوە کێشە بۆ بانکی ناوەند دروستە بێت چونکە ئەبێ جارێکیکە تەداخل کاتەوانێ و بەهای دینا جارێکیکە بەرزکاتەوە. دکتۆرە زۆر سپاس زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی ژمارەی نوێنەرانی عێراق انشاءالله سەرکەوتووە بن سپاس دەکەم انشاءالله بە بەرنامەکەشمان بەرهەمێکێ بێ و موچە دێ و خەڵکیش لەو قەلەقیە ڕزگاری بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ